ساڵانە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمی ناوخۆییدا کێشەی ساغنەبوونەوەی بەرهەمی جوتیاران سەرەڵەدات. هاوشێوەی ساڵانی ڕابردووش ئەم ساڵ بڕێکی زۆر تەماتە و خەیار و شووتی و سەوزە و میوە بەرهەمهێنراوە. بەڵام بەوەی قەیرانی دارایی و ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەت قەدەغەی هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێم و داخستنی بازگەکانی نێوان هەرێمی کوردستان و پارێزگاکانی تری عێراق وای کردووە کە بەرهەمی جوتیاران بازاڕی نەبێ و بە نرخێکی زۆر هەرزان بفرۆشێ کە ڕەنگە تێچووی بەرهەمهێنانەکەی زیاتر بێ. بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەش ڕۆژی پێنجشەممە لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان و وەزیرانی کشتتوکاڵ و بازرگانی هەرێم کۆبوونەوە و لا کۆبوونەوەیکی ڕۆژنامەوانیدا تاکیدیان لە چارەسەرکردنی کێشەی ساغنەبوونەوەی بەرهەمی جوتیاران کردەوە. بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵی هەرێم ڕایگەیان بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێکردنی پلانەکانمانی دواخست کە بۆ پەرەپێدانی کشتتوکاڵ و دروستکردنی بازار هەمان بوو. بەڵام بەردەوام دەبین و سەرجەم ئەو گرفتانەی هەن لە بەردەمی کردی کشتتوکاڵ و جوتیاران چارەسەریانەکەین. وتیشی دەستمان کردووە با دامەزراندنی کۆمپانیای تایبەت با بازارکردنی بەرهەما کشتتوکاڵەکان و دروستکردنی ساردخانە لە سەرجەم شارەکان و ڕێگریکردن لە هاوردەکردنی هەندێک بەرهەم و زیادکردنی باج لەسەر ئەو بەرهەمانەی هاوردەکرێن. هەروەک داواشی لە سەرمایەداران کرد کە سەرمایەکانیان لە بواری پەرەپێدانی کردی کشتتوکاڵدا بخەنە گەڕ تاوەکو بتوانن ئەو کەرتە بکەنە سەرچاوەی داهات بۆ هەرێمی کوردستان. ئەوکات لە چوارچێوەی هەوڵەکانی بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی وەزیری کشتتوکاڵی هەرێم هەفتەی ڕابردوو لەگەڵ بەرپرسانی کارگەی دۆشاوی تەماتەی هەریر کۆبەوە و سەرنجام گەیشتنە ڕێکەوتن کە کارگەکە بخرێتەوە کار و دەست بە کڕینەوەی بەرهەمی تەماتەی جوتیاران بکە کە ئەمەش یەکێکە لە باشترین ڕێگاکان بۆ ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی. یەکێکی تر لە پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان کە زامنی یاسایشی خۆراگەکە کڕینەوەی گەرمی جوتیارانە. بە پێی پلانەکەش کەرتی تایبەت گەرمی جوتیاران دەکرێتەوە و لە ئاشەکان دەیکات بە ئارد و لە بازاڕەکانی ناوخۆ دەیفرۆشێتەوە. دوایەوەش ڕێگە نادرێ ئارد لە وڵاتانی دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان بکرێت.